بەلێ بینەران کەواتە چارچوبێ ئەوامە بواخان دیاواکو جێ سەرنجێ هەند دارستان وەکو تێگوتم تایبەتی لە سنوورە پارێزگا سلێمانیە بە ئەنقەستێ نەشەوتاندن تایبەتی سەنۆبەرێن سەریا تەسڵ و جەژ بکو بۆ پرۆژێن ئاکنجیبوونێ پرۆژێ نەبەرانینە لە کەرتێ تایبەت بێ نەبکارێنان کەس کاتی گەلێکی گرنگە ئەف کەس کاتی ji bilî bedewbûna welatê me jiyana me diparêze şu hawayeke xweş dide me siyên me jî diparêze êdî ça giring e gel û rêja kes katî berdam bête zêdeke her kesê li cem xwe bêguman kes katî biparêze û zêdetir dara biçîne. Azad Nurî rêveberê fermangeha karobarên hunerî li desteya parastin û çaykirina jingê li Herêma Kurdistanê li stûdiyê gelme. Kayk Azad bixêr bê. Gelek caran verê bi hev ra me behsê giringa parastan jingeyê kirine. Em behsê keskatî bikin rêja keskatî li Herêma Kurdistanê ku berdewam parkên nû têne drûstkirin hewa çandinê berdewam diket niha gel û li gor standardên cîhanî cihê dilxweşkeriyan îştemaye. ئێستا دەسۆشتان دەکەم پیرۆزبای ڕۆژە گەرمەشتان ئەو ڕۆژە خۆشە بەڕاستی ڕۆژی مەولی نەبەویە پیرۆزبای لەگەلی کوردستان دەکەم بەڕاستی بابەتی ڕێژەی سەوزای لە هەرێمی کوردستانی سەرباز دەکەین دارستانەکان ئەمە لە هەرێمی کوردستان چەند ڕێژەی سەوزاییەکمان هەیە ڕێژەی سەوزایمان هەیە دارستانی سروشتی و دارستانی دەستکردمان هەیە لەگەر سەوزای ناو ماستەر پلانی شارەکانمان هەیە و شار و شاسکانی هەرێمی کوردستانمان هەیە ئێمە بەڕاستی ئێستا ئەو لەو ماوەی دەبینین وەکو تازە بەڕێز ئاماژەت پێکرد ئەو ستوانانە ئەوجە بەدەستیان قەس بە هەر هۆکارێک بێ دەبین ڕێژەی سەوزاییەکان لە شارەکان دەسووتەندیر بە تایبەتی لە شاری سلێمانی لەو ماوەی زۆر هەستمان پێکردێت کە بۆ مەستی جیاجیا لەوانێ ئەو شوێنە زۆڕووی بەکار بهێنێ بۆیە ئێمە وەکو دەستی پاراز چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوێکمان ئاڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە بەوەی کەوا ئیزیکە ئەو شوێنانەی کە دەسووتێنرێن هەر ڕەگەزەکەی وەک خۆی بمێنێتەوە زەویەکە ڕەگەزی دارستان بی نەگۆڕێت بۆ هیچ ڕەگەزێک بۆ هیچ پرۆژەیەک 15 ساڵش بمێنێتەوە بۆ ئەوی خزمەت بکرێت و دووبارە بتەوە سەوزایی لەو شوێنە گەشە بکسێنتەوە. بەڵێ هەگەزە خۆم زۆر لە سلێمانی ژیام زۆر ئاگاداری جوگرافیا ئێمە هەنی سوتاندنی گویژە سوتاندنی دارسنوبەرەکانی سەرڕێی تەسڵجە بەپێی ئەوانەی کە چاودێری ڕاوشایەکەن حتا بەپێی سیاسیەکان و پەرلەمانتاران و خەڵکی ئەو شارەش بێ ئەمە بوومەبەستی بازرگانی و قۆڕەخکاری و پرۆژێ بەرهێنانە کەواتە ئێوەش بریارێکتان دەرکردووە کە ئەم شوێنەکە بیسووتنرێ دەبێتە کە خۆی بمێنێ ڕاگەزەکە لە ناو نەبرێت کەواتە ئێواتوانە لە سلێمانی ئەو سیاسەتە جێبەجێ بکەن فعلا. بەڵێ حکوومەت یەک سیاسەتیە لە هەموو شار و شارەکانی کە پیادەی دەکا حکوومەتی هەرێمی کوردستان چونکە سلێمانی و هەولێر دۆگلایمە هیچ جیاوازێک نییە چونکە ئەمە دەستی پاراستچاکردنی ژینگە وەکو حکوومەت لە هەندێک جار ببوورە بۆ بریارەکانی حکوومەت دەستێوەردانی سیاسی هەیە کەسیە بە تایبەتی لەو سنوورە. بەڵام ئەگەر بڕیارێک دەربچێت لە ئەنجومەنی وەزیران هەموو لایەک پێدەمە خاستن فەرمانگەی ژینگەی سلێمانیمان هەیە ڕەبجەمان هەیە گەرمیانمان هەیە ڕاپەڕینمان هەیە ئیلتزام دەبن بۆ بابەتەوە بەڕاستی چونکە ئەوانش بەخۆشیان فەرمانگەی ژینگەی سلێمانی پێشنیازی کردیە کەوا ئەو ڕێژەی سەوزایی دەبینین لەو ماوەی بە شێوەیەکی هەڕەمەچی دەبینین ستوانەکان ڕوودەدات دەبینین ڕێژێکی زۆر سەوزایی دەسووتێنرێت دەوجە بە هەر مەبەستە تازە بە دەستیان قەزبی یان بە شێوەیەکی سروشتی بی یان بە هەر هۆکارێک بێت ئێستا ماوەک پێش ئێستا هەستمان پێ کە کەسێک دارستانی سوواندووە دارستانێکی چڕی سوواندووە بەڕاستی زەرەرێکی گەورەی لە هەرێمی کوردستان داواگە بە حیساب کە بێت شتێک ناخەمدرێت وەکو تازە مەژت پێکەویستە ئێمە بەهۆی زیادبوون ڕێژەی دانیشتوان بەهۆی زیادبوونی ڕێژەی مۆلیدەکان بەهۆی زیادبوونی ڕێژەی سیارە و ئۆتۆمبیل و پاڵاوگە و شتەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە پێویستمان بۆ دارانە دەبێت چونکە ئەو دارانە وەکو تازە پێکەسیەکانی مەیە هەناسا ئەگەر ئەوانە نەمێنێن و ئەو ڕێژەیەش کە تازە باسم کرد زیاد بی ئەمە کاریگەری زۆرشمان لەسەر ئێستا بابەتێک گۆڕانی کاری کەشوهەوا شاتە ناو مۆزوعەکەی ئەو گۆڕانکاری کەشوهەوایە ئێمە لەگەڵ عێراق لە اتفاقی پاریس ئاماژەمان بۆ وەکی راپۆرتێک ئامادە بکرێت بە ناوی راپۆرتی NDC ئەو راپۆرتێک ئامادەکرایە دەڵێ عێراق دەبێتن ڕێژەی گازە کاربۆن و گازەکان کەم کاتەوە ژەهراویەکان کەم کاتەوە لەو NDC ئاماژە پێ دەکات ئێمە لە کۆپ 26 عێراق تەسمیلی کردیە ئێمە دەبێت پابەند بیبەوە دەبێت مەقسەدمان ئەوە لێکوانە چی بکەین ڕێژەی سەوزای زیاد بکەین لە هەرێمی کوردستان و هەروە ئەو سیارانەش بگۆڕین لە بۆ سایارەی هایبرد و سیارەی ئەوەی ئۆتۆمبیل بۆ مەبەستمان چی لێکوانە ئەو دارستانانە گرنگیەکی یەکجار زۆری هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە چەندی پاری بۆ تەخمین دەکات ئەو ئێستا بۆ نمونە ئەو باخچە و پارکانی کە دەسووتێنرێن کلفێکی چەند لەسەر حکوومەت ڕاوەستایە چەندی کرێکاری لۆدابی کرایە چەندین بە تەنکەر ئاو درایان بە هەر شێوەیەک بە خزمەت کرایە بە ملیۆنەها دولار زەرر بە حکوومەت گەیاندراوە. بەڵێ حتا پێش چەند ساڵی بەرنامەم هەبوو لە مەسەلەی ژینگە و دارستان پاراستنی دارستان سەرۆکی ئەو کاتەی دەستەی ژینگە وتی خەڵکانێک هەیە چێ دارستانە سروشتیەکان دەسووتێنرێ بۆ ئەی بکانە خەڵوز و فەحم لە بازارەکان بیفرۆشن
کەواتە پێشتریش لە بەردەمەکانی پێشتری لە دیدارەکانی پێشتری شێمە باسیەوەمان کردووە تاشان گرنگە لە کوردستانە یاسایەکی تونند هەبێ بەرامبەر ئەوانەی پاراستنی ژینگە پاراستنی دارستان پاراستنی خاوەن ژینگە نابن ئیتر ئیجرات لە بەرامبەریان بکرێت. ئێمە یاساکانی توانم بڵم یاساکانی دەستەی پاشاکە لەکە لەو ساڵکە دەربان کردی بەڕاستی یاسایکی یەکجار زۆرە بەس ئێمە وەکو دەستەی ژینگە دەستەی ژینگەدانی چاودێرین بەسەر پرۆژەکاندا بەسەر شوێنەکاندا بەس ئەوەی کە پەیوەنددار ڕاستەوخۆ پەیوەندی بە بابەتەکەیە وەزارەتی کشت و کاڵا سەرچاوەکانی ئاوە چونکە دارستان لێدان گرنگی ئەو خزمەت و پارە سەرفکردن هەموو ئەوان دەیکەن بەس ئێمە کوم مراقب و چاودێری و کۆکنەوەی داتا و سەرژمێریەکان دەکەین ئەو سەرژمێریانەی سلایما معنای ساڵانە ئێمە بۆ نمونە سەرژمێریەکان ئەگە تەمەشا بکەین لە ساڵی 1959 هەتا 1999 چەند دارستان لە ناو چووە سەرژمێریەکانمان لایە بۆ نمونە لە ساڵی 1999 هەتا 2010 ئاخر سەرژمێری بۆ لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە دەبینین ئێستا چێنێ لەوانەیە بە دوو هێندا ڕێژەی دارستانە دەستکرد و شتەکان سوتێنراون و لە ناو چوون بەس ئێمە ئەگەر بەراورد بکەین ئێمە باسی دارستانەکان جیاواز ئەگەر بکەین ڕێژی سەوزای ناو شار و ماسەپلانەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین ڕێژی سەوزایەکان یەکجار زۆر کردی ناو شار و شارچەکان گرنگی تەواوی بە دارستانەکان داوە هەروە گرنگی تەواویش بە دارستان سوشتەکان دەستکردەکانیش دەدرێت لای حکوومەتی هەرێمیکوردستانەوە بەڵام وەکو تازە بە خۆت باست کرد هەندێک لە بۆ هەندێک هۆکار بەکاردێنرێت بۆ نمونە ئێستاەوەی تازە باس کرد لە بۆ غەڵوز بەکاردێنرێت یان دەبێت کابراک دەچێت ئەو دارانە دەسووتێنێ و دارستان لە بۆ کشت و کاڵکردن ئەو شوێنی کاتە کشت و کاڵکردن شتی لێ دەچێنێ وا دەزانێت ئەوە خەری زیاتر لەو شتێ بەڕاستی یانیش بۆ زۆر بەبەستیت کە بەکاردی بۆ وەنستی پرۆژە بەکاردێت ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان خاستە ئەو شوێنانی کە لە سلێمانی سوێندراوە مەشت پێکردە دەبینین پاشماوەک دەکرێتە پرۆژە دەکرێت یەکەنیشتە جێبوون هەر هۆک دەکرێت هەر پرۆژێکیشکە بەڵام ئێمە ئەو بڕیارێکە دەرچووە بەڕاستی لەوانەیە تونتر بێتەوە دەستی حکوومەتی سەو بابەتانە بەڵێ کاکە حتا کەسێک کە خۆشت لەوانەیەوە ئەکی تێبینیت کرد بێ بڕۆ لە ناو سروشتی کوردستانە لە هەموو شار و شارۆچکەکانە هەر هەمووی کردویانەتە بە مەزرعا و تەڵبەندکراون یعنی زۆر جارەچی لە بەهاران لە هەموو شوێنێکی دەستناکە لێ دانیشی بەرحال ئەگەرمە باسی ناو شارەکان بکەین حتا لە هەولێر ئەوەی من تێبینیەکەم خەڵکێکە خۆشی حەزی لێ بەردەوامدار بچێنرێ حەزی لە کەسکاتی لە سەوزاییە کەواتە ڕێژەی سەوزایی لە ناو شارەکانە لە ناو شارۆچکەکانە ئایا لە ئاستی ستانداردایە ئێستا بەڕاستی ستا ئەوەی تەمەشامان تەخمینمان کردبی ئەگە بێت و ستانداردەکان جیهانی بەراورد بکەین بە ستانداردەکانی خۆمان چونکە ئێمە لەنام لە ستاندارد بڕۆین ئێمە دەبی بەرامبەر گۆڕانکاریکەشەوە کاریگەریی زۆرمان لەسەرە بەڕاستی تایبەتی لە عێراق لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئێستا گرفتەکان زۆر بووە بۆ ئێمە دەمانەوێت ئێستا بەخۆی دەڵێ 1920 بەس من وەکو خۆم تەمەنا دەکەم بگاتە ڕێژەی 40% بۆچی بگاتە ڕێژەی ڕێژی دانیشتوان زۆر بووە سیارە و تازە پێش ئەمەژە پێک ساژماری سیارەکان یەکجار زۆر بووە بە سێقات و چارقات زیاد کردە موریدەکان زیاد بووە بۆ ئەگەر بەراورد بکەین ئێمە بۆ نمونە ئەگەر بەراورد بکەین بە ساڵانی پێشوو خۆمان دەبینین شاری هەولێر شارەکە چەند گەڕێکێک و محلێک پێکاتوە دارستان دەوانێت بەشی کرد بێ بەڵام ئێستا چینە ئەگەر بگەینە 150 ڕێژەکە بەڕاستی ئێمە زۆر مستەفید دەبین هاوڵاتیانی کوردستان زۆر سیارەت کرد لە هەولێر لەوانە پێش 20 ساڵ 23 ساڵ لە هەولێر 40,000 سیارە لێ نەبێ ئێستا ملیونێک و 400,000 سیارە لە هەولێرە 2 ملیۆن بەسەرەوەیە 2 ملیۆن بەسەرەوەیە ینی بە سەیری ڕێژەکە کە سیارەکانی زۆربەی ئەوانن کە لەگەل کێشەهەوا و پاقژی ژینگە ناگونجێن کەواتە بۆ ئەمە بەسە پێویستە چی بکێت بەڕاستی ئێستا چێنێ ئەوە پلانێکە دەستی ژینگە لە راپۆرتی ئەندیسی ئاماژەی پێ دەکەین لەگە عێراق و لەگە اتفاقیەتەکان لەگە متحیدە ئاماژەی پێ دەکەین ئێستا بەخۆی ئۆتۆماتیکیە متحیدە لەسەر خەتە هەموو کۆمپانیا جیهانیەکان بۆ نمونە شتێکی توێتا وەرگرن سارەکان دەگەڕ لە هایبرد لە ساڵی 2023 و بڕیارە هەموو کۆمپانیەکانی جیهان سارەکانیان بکەنە هایبرد و کارەبایی ئیدی ئەو سارانە بە مروری زەمن ئەوە دەوریان نامینێ ئەو ساری بنزین ئەوە مفعولی نامینێ بەڕاستی کەس پێویست پێ نابێ ئەگەر بتە هایبرد بۆ نمونە 1 لیتری بە 27 کیلومتری پێ بڕی 27 مەتری پێ بڕقەزمۆیە ئەوە معنای ئەتو پێویست بۆ بنزینی نابێ کەسە بەکاری دێنی دوم ژینگەکەش ئەوان ساری دۆستی ژینگەنە دەبێت ئەمە شتێکش هەیە ئەو کارگە و مەعاملانش هەمووی بگۆڕین لە بۆ تەکنۆلۆژی پێشکەوتوو بەڕاستی دەستەی ژینگە یەک لە مەرجەکانی وایە هەموو کۆمپانیاکان بگۆڕین لە بۆ تەکنۆلۆژیای پێشکەوتوو با نزیک لە شارەکانیش بێت پێشەمان نییە ئەگە بە تەکنۆلۆژیای پێشکەوتویش بکات و دووکەڵی نەبیت و ژینگە پیس نەکات و هیچ کێشێکی نەبی هیچ گرفتێک لە بە دروست ناکە بەێ وابزانام حکوومەتی هەرێمیش لە هەوڵی جدیدا بۆ ئەمە بەس حتا بەرهەمێنانی کارەباش بە وزەی ئێستا دەستی پێ کردووە حتا بۆ ئێنانی ئەو ئۆتۆمبیلانە کە دوستی ژینگەن حکوومەت خۆی کاراسانی زۆری بکردووە لە مەسەلەی گومرگوهێنان و تا دوای بڕێز ئازاد نووری کوڕێ بەبەری فەرمانگا کاروبارên هونەریە لە دەستا پاراستان ژینگە هەیە gelek spas